هەرچەندە جۆ بایدن سەرۆکی ئەمریکا لە پامی پیرۆزبایی مانگی ڕەمەزانەوەی گوتووە کە ئەو هەوڵەکانی بەردەوام دەبن بۆ ئەوەی کە ئیسرائیل و حەماس بگەنە ڕێکەوتن و ئاگربەست ڕابگەێنن بۆ 6 هەفتە، بەڵام تا ئێستا دیار نییە. مەبەستمە گفتوگۆی زیاتر بکەم بە تایبەت لەبارەی دۆخی مرۆیی لە غەزە. بەڕێز واسف عارێقات شرۆڤەکاری سیاسی لە ڕاستەوخۆ لە ڕەمەڵڵا لەگەڵ منە. بەڕێز عارێقات زۆر بەخێر بێ بۆ کوردستان 24. دەکرێت پێم بڵێ ئێستا تۆ لە نزیکیت دۆخی مرۆیی غەزە چۆنە بۆمان باس بکە؟ ڕۆن و ئاشکرایە کە ماوەی 157 ڕۆژە هێرشە فڕۆکیەکانی ئیسرائیل بۆ خولەکێکی شواس نەوەستاون لە بردومانکردنی هاوڵاتیان کە دەیان هەزار کەس شەهید بووینە و هەروەها 1.5 ملیۆن کەسیش فەڵەستینیش ناچار بوون بە ناچاری کە ماڵەکانیان بەجێبهێڵن لە باکوورەوە بۆ باشوور کە ئێستا لە ڕەفەح هەن و هەروەها 2 ملیۆن فەڵەستینی لەسەر شەقامەکان ژیانی خۆیان دەگوزارێنن، نە کارەبا، نە ئاو، نە هیچ خزمەت گوزاریەک، نە خواردن، نە خۆراک، نە خواردنەوە، هیچیان نییە. لەگەڵ ئەو هەمووەش سوپای ئیسرائیلی بەردەوام خەڵکی سڤیل دەکاتە ئامانج و تەنانەت ڕێگە نادات هاوکاریە مرۆییەکانیش لە ڕێگەی ئاسمانەوە پێیان دەگەیەندرێت، ڕێگە نادات پێیان بگات و لە کوشتنی خەڵکی فەڵەستین بەردەوامە و جەنگی برسیکردنی لە دژی خەڵکی فەڵەستین ڕاگەیاندووە و لەگەڵ ئەوەشدا خەڵکی فەڵەستین بەردەوام بەرگری لە خۆی دەکات ئەو داکۆکی لە مافەکانی خۆیان دەکەن، بەڵام ئەمەش مانای ئەوەیە کە سوپای ئیسرائیل هەتا ئێستاش لە قۆناغی کوشتنە نەک قۆناغی جەنگ، واتە بە فڕۆکە و بە تۆپ و بە تەیارە و بە شۆفر و بە گرێدەر و تانکی و هەموو شتێک ڕوبەڕووی خەڵکی کەرتی غەزە بووەتەوە. ئەوە خەڵکی غەزەی ناچار کردووە کە لە شوێنێک بۆ شوێنێکی کە بە بەردەوامی زۆر باشە. بەڕێز واسف، ئێمە باس لە ڕاگەاندنی ئاگربەست دەکەین. پێتان وایە کە هیچ لە ڕەوشی مرۆیی غەزە دەگۆڕێت ئەگەر ئاگربەست ڕابگەێنرێت؟ هاوکاری زیاتر دەگاتە کەرتەکە؟ حتا ئێستا ناتانیاهۆ نایەوێت هیچ ئاگربەستێک ڕابگەێنێت، نایەوێت هیچ شەڕێک ڕابگرێت و ئەو بە هیچ شێوەیەک ئامادەیی نیشان نەداوە. ئەوان هەمیشە دروشمی ئەوە بەرز دەکەنەوە کە نەخێر بۆ ڕاگررتنی جەنگ لە دژی غەزە. دواتریش بە بڕوای من گەیشتن بە دانوستان یاخۆت هەر ڕاگررتنێک بۆ جەنگ کۆسپی سەرەکی لە بەردەمی ناتانیاهۆیە. هەروەها ناتانیاهۆ سوورە لەسەر ئەوەی کە دەڵێت ئەگەر پێویستە بارمتەکانمان ئازاد بکرێن، بەڵام ئێمە دڵنیان کە بە ئازادکردنی ئەو بارمتانەش ناتانیاهۆ جەنگی خۆی دژی خەڵکی فەڵەستین و گرتنەبەری سیاسەتی زەوی سوتا و بەرامبەر بە خەڵکی فەڵەستین ناوەستێن. ئەمریکا دەتوانێت سەرکەوتوو بێ لە گەیاندنی ئیسرائیل و حەماس بە ئاگربەست؟ خۆتان دەزانن ینی هەتا ئێستا ئەمریکا بەردەوامە لە هاوکاریکردنی ئیسرائیل، دەتوانێت ببێتە نێوەندگیر؟ ئەمریکا هاوبەشێکی تاوانە گەورەکەیە لە ڕۆژی یەکەمەوە تا ئێستا هەمیشە هاوکاری ئیسرائیلی کردووە و هەروەها بە فڕۆکە چەک و تەقەمانی بۆ ئیسرائیل ناردووە. ئەویش لە ڕێگەی لە ژێر ناونیشانی هاوکاری مرۆیی ڕێگە دەدات بە خستنە خوارەوەی خۆراک و هاوکاریە مرۆیەکان لە ئاسمانەوە، بەڵام لە سەرزەویش خەڵک دەکوژێت. بۆیە من بە ئەگەرێکی لاواز دەبینم و ئەو لایەنەی کە بە هەموو شێوێک پاڵپشتی ئیسرائیل دەکات بۆ لێدان لە خەڵکی فەڵەستین ئەیتر لە تواناشیدا نابێت کە ئەو ئاگرە بوەستێنێت و ئەو هێرشانە
باشت باست کرد بەڕێز واسف ینی لەلایەکەوە ئەمریکا هاوکاری سەربازی پێشکەشی ئیسرائیلەکە لەلایەکی دیکەوە ینی هاوکاری مرۆیی دەگەیەنێتە کەرتی غەزە ئەمە چۆن نەبینن ینی ئەوە دەیەوێت لاپەڕێ خۆی لە بەردەم جیهان شکستەکانی خۆی بشارێتەوە و لاپەڕێ خۆی پاک بکاتەوە تەنانەت ئەمریکا دەبینی لە ناو ویلاتە ئەمریکیەکانیش چەندین خۆپشاندان کراون لە دژی هێرشەکانی ئیسرائیل هەروەها نایانەوێت کە ئیسرائیل بەم شێوەیە بەردەوامی لە دژی خەڵکی غەزە دواتریش بەڵام ئەوەی ئەمریکا دەیەوێت لەو گوتانە و لەو لێدوانانە تەنیا بۆ ئەوەیە بۆ ئەوەی ئەستۆپاکی خۆی بسەلمێنێتن لە بەردەمی جیهانە لە بەردەمی شەقامی ئەمریکیە باشە مەبەستی ئەمریکا چییە لە دانانی بەندەرێکی کاتی بۆ گەیاندنی هاوکاری بۆ غەزە ئایا لە ڕاستی ئەمە مەبەست و ئامانجی ئەمریکایە؟ ئەو هەندێک ئامانجی استراتیژی و هەندێک ئامانجی کاتی هەیە دەیەوێت ئامانجی سەرەکی ئەوەیە کە خۆی لە ژێر دۆسیەی هاوکاری مرۆیی ئەستۆپاکی خۆی نیشانی هەموو جیهان بدات چونکە ئەو داوای کردووە و بڵاوی کردوتەوە کە باڵێ ئەوان بەندەرێک دەکەنەوە بۆ خەڵکی غەزە بەڵام لە هەمان کاتدا ئەوان دانانی بنکەیەکی سەربازیش لە ناو دەریای سپی ناوەڕاست ڕاگەیاندووە هەروەها لە بەرامبەر غەزە هەروەها لێرە چەند پرۆژەیەکی دیکەی بۆ داهاتوش هەیە کە لە هەندستانەوە دەست پێ دەکات بە پرۆژەی بازرگانیە بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دێتە پەڕێت و دەگاتە دەریای سپی ناوەڕاست ئەمریکا نایەوێت ئەو ئامانجە لە دەست بدات هەندێک ئامانجی ڕانەگەیەندراوی هەیە ئامانجی نهێنیە کە دانانی لە بنکەکانی لە دەریای سپی ناوەڕاست لەوانەیە زیاتر ئامانجێکی بازرگانی بێت. زۆر سپاس بەڕێز واسف عارەقات شرۆڤەکاری سیاسی ڕاستەوخۆ لە ڕامەڵڵا میوانم بووی دەست خۆش.